سڵاوتان لێ بە بەڕێزان، ئێمە ئێستا لە فیستیڤاڵێکین کە تایبەتە بە بەرهەمی هەنگوین لە ئەو کوێستانانەی کە لە کوردستانە هەنگوینی لێبەرەمەهێنن. بەنامەی ئەم جارەمان ئێمە تایبەتە بە بارانبارین کە ئێستا وردە وردە هەنگاوانەین بەرەو وەرزی بارانبارین. بزانم بارانبارین چ کاریگەریەکی لەسەر بەرهەمی هەنگوین دروستەکەوە بە شێوازێکی گشتیش بارانبارین لەسەر بژێوی خەڵک چ کاریگەریە دروستەکە، ئەو شتانەی کە پێشینان لەسەر باران و تویانە بزانم لەسەرەوانە چیمان پێڵێن. ئێوەش بینەی بەنامەکەمان فەرموو. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کێوە هاتوون جەناب؟ ڕوانێمە لە ڕانیەوە هاتوین. بەخێر بێناخۆ. ئەم ساڵ بارانبارین لەو منتیقە ئێوە چۆن؟ بەخوایە و ساڵ بارانبارین باش نەبووە. ناوەڵڵا زۆر کەم. زۆربەی شت لە ژیانە بە بارانەوە بەسراوە. ئەگەر باران نەبێت تر وردە وردە ژیان سەختە. ژیانیش کەم بەڵێ حەقیقەتی وایە خۆی ژیان وابەستەیە بە ئاو. ئاویش بەخۆت دەزانی کە ئاو خوای گەورە لە ئاسمانەوە دەیبارێنێ. کە باران نەبوو هەم سەرچاوەکان وشک دەکەن، هەم ڕووبارەکان کەم دەکەن. ئاو ئاوەدانیش هەم بەفر کەم نابارێ بڵین، چونکە زۆربەی ئاو کە بەفر دەبارەی دوای هاوین دەتوێتەوە، ئەوە سەرچاوەیەکی گرنگە. بەڵام کە ئاو نەبوو بۆیە کوردستان وەکو بڵین کوردەواری خۆشمان بە زۆری لە چیاکان جێنشین بوون. مەسەلە چیە؟ بە دوای ئاو داگەڕاون. لەکوێ ئاو هەبوو بن دەوێ ئاوەدانیان دروست کردووە. اینجا بۆیە ئاو بەحقەت گرنگە و کە سەرچاوێکی گرنگی ئاویش بارانە. تەمان زۆر جار لە ڕەنگە ئاەت و فەرمودەی پیرۆزیش باس کرابێ باران ڕەحمەتە. ئەم ڕەحمەتەی بارانبارین لەوایە کە ئەگەر بێت و باران نەبێ خەڵک ڕەنگە بژێوی بە ئاسانی دەست نەکەن. بەڵێ ڕاستە. خۆی مەسەلە باران وەکو باسمە کە سەرچاوێکی ژیانە، تەبەن زیاتر ئینسانەکانیش بەهۆی بارانەوە گەنم و جۆ دەتوانانی بچێنێت، یان زەرعەت دروست دەبێت. بارانەکە نەباری ئەو شتانە دروست شین نابنەوە نابنێ. زۆر هەوڵی ئینسان هەیە بە تەکنەلۆژیا بتوانێت وەکو باران دروستکە، بەس ڕەنگە هیچی نەبێت ئەو بارانە سروشتێکە خۆی لە ئاسمانەوە. بەڵێ هەیە، بەڵام تەکنۆلۆژیا تەنها لە بۆقەیەکی کورد کەمدا بڵێن زەویزارێکی زۆر کەم دەتوانانی ئەو شتەی بەرهەم بێنێ. بەڵام سەخت بەقەدەر پێداویستی ئینسانەکان نابێ. بەڵام باران گشتگیرە لە هەر هەموو لە چیاکانی دەتوانانی خەڵک زراعەتی خۆی بکە و کشتتوکانی بکات. باسی وشەیەکیان دەگرت دەیانوت شەستە باران. شەستە باران مەبەز لە چیە؟ شەستە باران وەڵاهی وەکو زانیاریکی وام نییە بەسەریەوە شەستە باران، بەڵام زیاتر بابزانم بارانێکی چڕ و پڕ و تێر و تەسەل بەلێزمە و ئاوا بە خوڕە کە دێتە. ئەمە جۆرە بارانێک زیان دەدات. باران زیاترەکە بڵین بەهارانە کە گەنم و جۆ ئەوانە دەغڵودان دەبێتێ، کە باران زۆر ببارێ ئەو کاتی زەرێ دووزیانی هەیە بۆ ئەو گەنم و جۆیە. لە کۆتایی بەهار لە کۆتایی بەهارە کە گوڵی دەدا گەنم و جۆ ئەوەشتانە گوڵ دەدەن کە بارانێکی زۆرباری ئەو کاتی ئەو گوڵ و دانە ئەمە پێی دەڵێن گنخاندن دەڕزێت. کە ڕزا ئەوە دیارە زەردی بە کوشت و کاڵ دەبێ ئەو کاتی. خۆی گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێنێ. وەکو کچە جوتیارێک ئەم ساڵی پێشوو بارانبارین کەم بوو. تا چەند کاریگەری لەسەرم بەرهەمانیەوە دانا؟ زۆر ئەم ساڵ هەنگوێن زۆر کەم بوو. ئێوە چی ینی بەرهەمەهێن؟ هەنگوینمان هەیە، گوێزی خۆمان هەیە، ترشمان هەیە، مێوژمان هەیە، ئەمانە هەمی باخی خۆمانە. خاکی خۆتانەوە خۆمان بارانبارین کە نەبوو لەسەر بەرهەمەکانتان کامەیان زۆر کاریگەر بوو پێی و کەم بوو؟ هەنگوین گوێزی ئەم ساڵمان زیاد لە حەد بەڵە زۆر زیانی زیاد لە حەد پێگەیاندین لەبەرەوەی هەم لە وادەی خۆی زووتر پێگەی هەم بەرهەمەکەشی باش نەبوو. وەکو جوتیارکارەکەی ئەم شتە زەخترە بینی دەڵێن باران ڕەحمەتە. ئەو ڕەحمەتە لە چیە؟ ئێستا تۆ ڕەنگە هەست بە هەندێشت بکەی ئێمە کە لە ناو شار دەژین کەمتر ئەم شتە هەست پێ. باران یەک بۆ هەنگوین گوڵی زۆرترە، ئەو شوێنە حتا بارانی زیاتر بێت درەنگتر گوڵەکەی ئەمرێت، هەنگ زیاتر شیلە ئەهێنێت، زیاتر هەنگوین بەرهەمەهێنێت. بەڵام ئەگەر باران نەبێ هەر زوو و دەشت و دەرمی زەر دەبێت گوڵ نامێنێ. جگە لە هەنگوین کاریگەری لە شتەکانی دیکە بوون. گوێز خۆی هەموو ساڵە عادەتەن لە 15 داتەکەنراوە، ئەم ساڵ لە 15 نوێە
یەک مانگ هاتۆتە پێشەوە دانەکەی پڕ نییە ڕەشە پوچی زۆرە شتەش پێ بگات بەڵام بەرهەمەکەی بەرهەمەکەی زعیفە زۆر ئەگەر باران هەبێت بەرهەمەکەی هەم پڕترە هەم بەتامترە هەم لە مدەی خۆیان پێ ئەگات ئەم ساڵ بەرهەمەکان بەسراوە بە بارانەوە باران هەمێکی بەسراوە بە بارانەوە هەندێک تەکنەلۆژیا دروست بوون جۆرێک لە باران دروستەکەن بۆ منە ئاودان بە قەترەوەمانە ئەمە شوێنی باران نەگرێتەوە بەڕاستیە خود نەخێر هێشتا هەر ئەکید نەوەڵا قەت ئەو شوێنە ناگرێتەوە کە خۆی گەورە بارانێکی ڕەحمەتە بۆ نێرێ ئەو عەرزە پڕ ئاو ئەبێت ئەو نەمامە بوو ئاوە پێ ئەگات بەرهەمەکەی بەوە دروست ئەبێت شوێنگرەوەی ئەوە نییە نەوەڵا شوێنگرەوەی نیە بەڵام تا حەدی ئەڵەی باشترە ئینا شوێنگرەوەی نییە حاجی سەلام عەلەیکم عليك السلام ورحمة الله براجان بخير بين يا أخوة بخير من ستشاو معناته یانبینیم نوێژت کرد خی گەورە قبوڵی وأنا رازي ببراشي لنا ما عمري خوايا بوي نادونا بما بجي دوعات کردم ساڵ باران بانێ والله كاك جان دعاء ما نكرو بلاميتن ما شاء الله خواي لا دوا بولا سري بعلمي خوا ورابو دوا أم صالة دقمن بو بباراني منتیخەی ئەوەی کوێ والله يما بينجوين خو بينجوين لا هو شونك والله ليش باري بلام مكو بيويس نبو ئایسێ بڕێ پرسیارە لەو کچەوە کاکەگیان زەرەی بارانەکە بۆ هەموو درەخت و دارێکە نەک بەتەنیا بۆ هەنگەکان جارە هەنگەم ساڵ هەروش کۆبوو لە بەرچی لەبەرەوە تەر هەمێ بەسراوە بە باران بەڵێ ئەمجار خوای لایوا بوو لە مانگی شەش باران لە بەتیقی پێنجێن باری بوو بە زەرە بۆ دەخڵەکە بەڵێ بوو بە عیلەت بوو بە عیلەت بۆ دەخلی پێنجێنی کرد بۆچی زەرەرەدا باران لەو ئیتر ئیرادەکەی خوا ویستی شتێن نەبێ شتێکی بۆ کا بە سەبەب هەنگەکانی من زەرەرم کرد لەو عیناک تا بارانەکە نەباری بوو شیلە بوو تۆزە لەوەڕ بوو هەردەنگەکان خەریب و گڕوگاڵێکیانە کرد لەگەڵ بارانەکە باری کبوو کاک نە مێژما نە پورەما نە شیلەما هەمووی چۆژورۆما هات و مەلول و هاوێنیش هیچ لە کۆناوتویانە لە دوای باران فەرەنجیم بۆ چییە؟ ئەومە بەسییان لەوە چی بوو؟ وڵی ئەوە کۆڵێ شتێک کە قەسارێگەکەوێ ئەلە دوای باران کەپەنک ینی کە بارانەکە تۆ ئەباری تەڕەبی سەرما دەبێ هیچ نییە لە بەریکەی بەڵام کە خۆشیکۆ فەرەنجێک لە بەرەکەی کوڵە باڵە لە هیچی سواتی چیە کاتی خۆی کاکەگیان لە مانگی پێنجا ئیتر باران بۆ وڵات باش نییە لە مانگی پێنجادی کوێستانەکان تاوتاوەبارەی کوێستان جیایە گەرمیان جیایە مەسەلا نێوخەی شا وڵاتەکان جا هەنگیش کاکەگیان بە شوێنی وایە گەرمیان زووتر پێگا شارە زووتر پێگا من درەنگتر پێگە منام لە کوێستانەکە منتیخەیەک زۆر تەڕوو بە بارانە وڵی لای زاخۆ دهۆکۆ ئەوەی زۆریان بە بارانیشان زۆر و بەڵاوی سەخۆم پیاوان هەنگیشان لێ بە ڕفیقانیەمە ئیسبحانە لە لێوێش هەنگین هەندێک باران ڕەبتی بە سەرما و سۆڵەی و شوێنەوە نیە ئێستا خۆ پێنجێن منتیقەیەکی زۆر ساردە کە ئیرادەی خوا بارانەکە کە ئەبارەیە بەفتەکە کە ئەبارەی ئیتر ئیرادەی خوا وڵاتە تەڕوشی لە دار و شەی هەیە هەموو میوەهاتیش باشە هەنگ باشە زەرعات باشە بەڵام کە وشک بووی سیتر وشکەوتەوە دوعاش دەکەین خوا خەلە بوومە دوعا بکەم ساڵ بارانەکەمان بە ڕەحمەت بێ خی گەورە خۆ ئێمە هەر هاوارەکەین ئیتر خۆش مەیلی خۆی چۆنەوە ئەکە کاک بورهان سەلام عەلەیکوم سەلام بەخێر بێ سەرچاو کاک بورهان بەرهەمی هەنگوینەکەی تۆ هیچ کوێ شوێنێک کوردستان چیای کاروخە کارۆکەتێ منتقەی خۆشناوەتی ئەم ساڵ کە باران کەم بوو کاریگەری هەبوو لەسەر بەرەمیەوە بەرێئە چۆن بوو کاریگەرەکەی خراپ کاریگەرێکی سەری ئەوەلی باش بوو بەڵام دوایە خواردنەکە بڕاو تەسیری هەبوو زۆر لەسەر هەنگ لەسەر هەموو شتێکی تەسیری هەبوو باران کەم بێ کاریگەری خراپ لەسەر هەموو شتێکی ئارێوە لەسەر هەنگیش جاران زۆر گوڵەکان و قەرەمەکان زوو وشکە بن ئەگەر باران کەم بن بەس ئەگەر باران هەبن و ئەو سارە بەفر هەبی زیاتر قەڵەمەکان خۆ ئەگرن و لە هاویندا ینی بەرە وش بوون لە ئاخری هاوین باران ڕەحمەتە ئەو ڕەحمەتەی باران لە چی ئابینی جەناب ئەگەر باران نەبی ژیان نابی ینی ڕەحمەتە باران ئەگەر باران نەبی ژیان نابی ینی هەموو دار و بار و هەموو شتێک لە ناوچی ڕەنگە بچینە بازاڕیش لە بازار سەرین 150 بۆ 60 و شتانیگە لە بازاران ڕەبتە بە باران و نەبوونی بارانێک سەر کاریگەری لەسەر تەسیریە هەیە باران ئەگەر نەبی هەموو شتێک ئێستا دار و بار لە سیای هەموو بەرە وشک بوونەسی ینی تقریب 2 سارە بارانشی باش نەباریە کەم بارانی بووە باشە کە کاتی خۆی هەندێک شتیان لەسەر باران و تۆ مەبەستیان لە چیوە ئێستا بۆ نمونە دەڵێن بارانی پەڵە سە جەنابەت لەبەرەوەی خەریکە نیشانە بیت تەمە معلوماتی لەسەر باران زیاترە بارانی پەڵە مەبەستمان لە چی مەبەستی لەوەیە سەرەتای پاییزە برین
بارانی پەرە کە پەرەیەدا و خەڵک دەست بە چاندنی گەرم و جۆ و ئەو شتانەکە. چەند سانتیمە بێ ئەو بارانە بچێتە خوارەوە ئەو تەڕایی خاکەکە تەڕ بکە؟ وڵای جاران بوترێ بارانی پەڵە. جاران ئەگە کمیش با کێشەنە بوو یعنی زۆت و گاو ئەشوا بوو یعنی برین مەسەرەن دەقریب 20 سانتین باری بە کێشەی نەبوو جۆت ئەکرا. بەڵام ئێستا برین بە مەچینە و ئەو شتانەیە ینی دەوی پەرەی باش بدا ینی بارانە شوابی کە گری وشک نێتە دەرێ لە کاتی گەرمکردنێدا. ئەحواڵ چۆنە؟ زۆر سپاسان دەکەم بەخێر بێن لە شیوە ساغ بێن. بەرهەمەکەی تۆی کوێ؟ قوربان بەرهەمەکەی ئێمە قەندیلە هەنگوینی خەندی. بەڵێ زۆر باشە. بزانم ئێستا من بەرەو وەرزی بارانباری نەڕۆینەوە ئینشاڵڵا خوای گەورە ئەم ساڵ بارانێکی ڕەحمەت وەکو پار نەبێ ببارێ بۆمان تا چەند کاریگەری لەسەر بەرهەمی هەنگوینی ئێوە هەیە لەو منتیقەیە. سوپاس بخوای گەورە لەبەرەوەی بۆ حکمیەوەی منتیقەی قەندیل منتیقەیەکی شاخاوی و کوێستانە دایمە چۆن ئەڵێ منتیقەیەکی بە باراناویە ینی منتیقەیەکی بەفرگرە کوێستانە سوپاس بخوا بەنسبەت ناوچەکانی کە لە هەموو شوێنە باشتر بوو سنووری قەرترە بەڵێ. ئەگەر باران نەبارێ کاریگەری لەسەر چ شتێکی هەنگوین دروستەکە؟ طبعاً بەرهەمی هەنگوین کەمتر دەبێت بۆ نمونە بەنسبەت قەندیل شار باشێر پێنجوێن شارە زوور ئەم ساڵ ینی بەرهەمی زۆر کەم بوو. ئێستا من بەڵێ ئێستا من زۆر هەنگەوانی ڕەفیقم هەیە لە پێنجوێنە لە شار باشێرە لە شارە زوورە هەنگوینی لە من کردوەوە بۆ هەنگەکەی بۆی هەنگکەی نەبری ینی هەنگکەی بای خۆشی نەکردووە کە پێی بژێ ینی هەنگوینم بۆ هێناوە بۆ هەنگەکەی خۆی داناوەتەوە بۆی هەنگکەی نەمرێ بگاتەوە وەرزی بەهار. لەسەر بارانبارین چیت بیستووە ئەو پەندە پێشینانانەی ئەوانەی کە لەسەر باران بۆ منە دەڵێن پەڵی بارانی پەڵێ بۆڵێن دەڵێن شەستە بارانە بۆ منە شتێکیان و تۆڵێن لە دوای باران فەرنجیم بۆ چیە چیت بیستووە لەسەر ئەم بابەتانەی کە پەندی کۆن ئەوەی جەناب دەفەرمی هەمووی بیستووە بەڵام خۆی تاوە کاڵم باران خێر و بەرەکەتە یان باران ڕەحمەتە خۆی ئەو بەروبوومە زیاتر هەمووی هۆکاری بارانە بژێوی زۆربەی خەڵکیش بە بارانەوە بەستراوە بەتەشید خۆی ڕەحمەت و بەرەکەتەکەی لەوەدایە کە بۆ نمونە و ساڵێکە باران بێ و چۆن ئەڵێ لە ڕووی فەلاعەتەوە لە ڕووی ئاژەڵداریەوە لە ڕووی هەنگەوانیەوە بەروبوو ئەمە خۆراکیەکان بارانەوە بەڵێ بەتەشید دوایە هەم بەرهەمە خۆماڵەکانەوە زیاتر بە بارانەوە بازار سەیرکەین ڕێ 150 بۆ 60 و بەرهەمانەی کایبینین هەمووی ڕەبدیەوە بارانەوە باران نەبێ یەکسەر کەمە بێت بەڵێ بگرە زۆر زیاتر بەتەشید دوایە الله خوای گەورە بارانی بەڕەحمەتمان بۆ دەنێرێت ئەنجا دوعای خەڵکیش دەورە بینێ خەڵک چۆن ئەڵێ خۆی باشکاو بگەڕێتەوە ڕوو لەخواکە ئیشاڵڵا خوای گەورەش خێر و بەرەکەتی خۆی بەسەرمان نانێرێ کە خەڵکیش ینی دوورکەوێتەوە لە دینی ئیسلام و خەڵک دوورکەوێتەوە لە بەرنامەی خوای گەورە لەوانەیە خەراترشمان بەسەر بێنێ خەڵکی گوندی وەڵاغڵم لە نەحەی ماوە. کاک حاجی عەلی بەرهەمی هەنگوین ئەمساڵ کە باران نەبوو چۆن بوو لای منتیقەیەوە؟ لە منتیقەیەمان لە 170 کەمی کردووە 170 ساڵان بەهۆیەوە کە باران و بەسەڵک و گوڵەکان زۆر و جاوزەکان باش بوو هەنگوین بە دەرەجەیەک باش بوو. ئێستاکانە هەنجێک مۆسەرە 3 کیلۆ بۆ 4 کیلۆ بە ئامی هەنگەکانە بەحساب بکەین ڕاستە هەنگە بۆ ڕەنگە تا 10 کیلۆ ڕێ وڵا هەنگیشە بۆ کیلۆێکیشی تیانە بووە لە معادلەکە 4 کیلۆ بۆ 4 کیلۆ کاریگەری زۆر دروستەکە لەسەریشی ئەوە هەنگوین بە دەرەجەیەکم ساڵ بێبارانی وشکە ساڵێکە بوو بە هۆکار لە مانگی 6 بازان 5 شەر بوو تقریبان بارانێک لە منتیقەی ئێمە باری ئەو شیلەشی شۆردەوە ئەو هەنجونێک نەما کۆتای پێهات. حاجی لە بارانبارین هەمیشاڵێن ڕەحمەتە ئەو کاڵێن باران ڕەحمەتە مەبەست لە چییە؟ قوربان هەموو ڕۆح لەبەرێک بە باران ئەژی هەموو دنیا نەکە ڕۆح لەبەرەکان جاوگشتەکان دەرەوە دەرەختەکان ڕەحمەتەکە ئەوەیە. کرد بڕۆیتە بازاڕی ئێستا ئەو بازارانی خۆمان 160 ئەو شتانی لە بازاڕی ڕەبتە بە بارانەوە باران نەبێ یەکسەر هەر هەمووی ڕەبتە بە بارانەوە نەک لە 100 ڕەبتە بە بارانەوە. بێبارانی ئەم ساڵوەتە هۆکاری کەم ڕستقی و کەم بوونی بەروبوومەکانمان لە هەموو شتێکەمی کردووە نەکەر لە هەنجوینەکانی بگراوەی کە گاوداری دەکا هەرمان دەردی گەشتۆتێ ئەوەی ئاژەڵداری دەکا ئەوەی پەلەوەری هەیە ئەوەی باخی هەیە ئەوەی پەلاحەت و دەرەعات دەکا هەمووی ڕەفتە بەوە. ساڵی پێشوو لەبەرەوەی بارانبارین کەم بوو پەڕادێکی زۆر کاریگەری لەسەر کۆی ئەو شتانی کە بەرهەمی خاکن کەم بوویەوە ئێستا بۆ نمونە ئەم شوێنانی کە لێرە هەنگوین دەفرۆشتنەوەک و باسیەکەن کاریگەری زۆری داناوە لەبەروی هەنگەکانیان
ئەو گوڵانەی کە شیلەکەی دەمژن تەڕایی کەم بوو بۆ یاخود زۆر زووشک دەبوون بۆیە کاریگەری زۆری لەسەر هەنگوینەکان دانابووە لە کۆی ئەو میوە و سەوزە و دانێوەڵانەیشی کە لە بازارە بەرهەمەکانیان دەکڕین بەڕادێکی زۆر کاریگەری دانابوو. ئێمە لەسەر ئەم بابەتە بەردەوامە بین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوەلات. لە دوای ناوڕەکەەوە سڵاوتان لێبێ بەڕێزان دەمەوێت لەسەر هاتنەوەی وەرزی سەرماوسۆڵە و بارانبارین لەگەڵ بەشێک لەم جوتیارانەی ئێرە قسە بکەم کە ئەمان ئێستا بەرهەمی هەنگوین و هەندێک بەرهەمی دیکان هەیە لە ناوچە کوێستانەکان بزانم تا چەند بارانبارین کاریگەری لەسەری شەکەیەمان دانێ لەسەر بەرهەمەکانیان دانێ و بە شێوازێکی گشتی ئەو شتانی کە لەسەر باران وتراوە دەڵێن باران ڕەحمەتە بەبز لەو ڕەحمەتە چییە؟ ئینشەڵا بینەری بەرنامەکە بن ڕایەوان وەرەگرم و دانمەوە چیمان پێڵم فەرموو بەرهەمەکانت هەنگوین تەمامە زۆر بێ بەڵێ هەنگوین و ماڵی سروشتی یاخسەمر باشە ساق بێ ئینشەڵا بزان وێستا ئێمە کە بەرەو وەرزی بارانباری نەڕۆین تا چەند باران کاریگەری لەسەر بەرهەمی هەنگوین هەیە کاریگەری زۆر بە تایبەتی ساڵبەوەی وشکە ساڵێەوە بەرهەمی هەنگوین وەکو منتیقی ئێمەی خۆمان 170 هەنگوین دابەزی توانای هەندێک باسی ئەو کاریگەریان بۆ بکە بزان بارانبارین چی لە هەنگەکە چۆنەی گۆڕێ کاریگەرێکی لەسەردانی بەڵێ خۆی هەنگ لەسەر ژوجیاکانە لەسەر گوڵەکانە گوڵی سروشتی بە تایبەتی ئەگە باران نەبارێ ئەو گوڵە سروشتیانە ئەو گوڵە خۆرسکانە نابن یا ساڵێگنێرە ساڵگمێ ئەم ساڵ بە تایبەتی گوڵە سروشتیەکان مێبوون زیاتر کەواتە بارانبارین هەتاوە گوزیاتر بێ باشترە بۆ هەمی هەنگوێنە زیاتر بێ زیاترە بۆ بەرهەمی هەنگوینی زیاتر بۆ هەنگەش خۆی باشترە ینی هەنگەکەش خۆی بە بەهێزیە مێنێتەوە گەر باران زیاتر بارێ گوڵ زیاترە بێ و قسەیەکی خۆمان ڕۆژانە زۆر دووارەیەکەینەوە ڕەنگە لە هەندێک ئاەت و فەرمودەی پیرۆزیشا باس کراوێ دەڵێن بارانبارین ڕەحمەتە یان باران ڕەحمەتە ئەو ڕەحمەتەی باران جەنابن لە چیایی بینیت وەڵا ئەو ڕەحمەتە نەک بۆ تایبەت بۆ هەنگ بۆ تەواوی مرۆڤایەتی ڕەحمەتە بۆ ئینسان ڕەحمەتە بۆ دانەوێڵە بە تایبەتی ئەگەر باران نەبارێ دانەوێڵەکەش نابێت لەسەر بارانبارین هەندێک با بڵێن وچە و پشتی پێشینانمان هەیە چیت بیستۆ لەسەرەوە ئێستا بۆ نمونە دەڵێن شەستە باران یان دەڵێن بای دوای باران یاخون دەڵێن میوە دوای باران خۆشە لەسەر ئەمانە چیت بیستوە هەندێک شت بڕوون کردەوە بۆ بدەین بەڵێ بە تایبەتی ئێمەڵێن هەنار بارانی لێبا باشە یاخود بەڕوو کاتێک بارانی لێبا تامی شیرینترە بێ یاترێ بارانی لێبا تامی خۆشترە باران تەسیری زۆر کاریگەری زۆرە بڵێ سلام علیکم سلام بەخێر باش خۆت بە سپاس دەکەم خۆش بیا جەناب هەنگوینی شێخان بەڵێ هیچ منتیقەیەکی کوردستان منتیقی خەندی لە نزیک دۆڵی باڵیان ماونان ئەوان نزیکە ئەم ساڵی پێش و باران چۆن بوو بارانبارین چۆن بوو لە منتیقەیە وڵای بارانەکە بەکو پێویست باران نەباری زوو پاڵی نەدا کە لە کاتی خۆشدا پاڵی نەدا ئەو گژ و گیا گوڵوانە ئەوە دەبێت تاخێ دەبێت بۆ هەنگی لەسەر هەنگوینەکەیەوە کارگەی لەسەر هەنگیش دەبێت بەڵێ خراپدانە گەر باران نەبێت ئەمە بڵێن بە زۆری لە مانگی 12 هەنگمان دەبن بۆ کفری چونکە لێ زوو پاڵەیەدا گژ و گیا لەوێ زوو دەڕوێت گوڵ دەردەکە ئەنی هەنگەکان زوو دێنە پێشی و زوو دەست بە ئیش دەکەن بەڵام پار بەهۆی نەبارین باران لە کاتی خۆیدا ئەنی لە منتیقەی گەرمیانیش وەکو کفری و کەلار ئەوانە وشکە ساڵی بوو نەمان بدن بۆیە دەڵێن باران ڕەحمەتە چونکە زۆر شت بەسراوە باران بەی ئەی شوارە وەڵا هەمووی وایە هەندێک شتەیە لەسەر بارانبارین کاتی خۆی وتویانە بۆ نمونە وتویانە شەستە باران یان وتویانە تەنکە باران مەبەست لەو کەلیمانە چی بۆ کە بە بارانیانەوە بەستەوە ئەو بارانی کە شەستە بەناوەکو من ئەوە بێ ئەنی بارانی بە لێزمە و بەخۆر کە بارانەکە ئەوە دەبێت کە زەرە و زیانی هەیە بەهێز بێ باران بێ ئەی چۆنە تەنکە باران مەبەست لە چێمەسی لە بارانی کانی خاو بەڵیان سوودی زیاتر لە باران تقریبان زەوی زیاتر سوودی لێ دەبینێت زیاتر ئەوە دەبێت پندێکەیە نازانم لە منتیقەیەوە بەکاریان هێنابیانە دەڵێن لە دوای باران فەرەنجیم بۆ چییە مەبەست لەو پەندە چی بۆ گەر ویست بێت هەمووی ئەوەیە بڵێن تۆ بەڵێ لەبەری دەکەی بەڵێەوە وایە ئەو کاتی کە بڵێم باران دەبێت ئەو کاتی کە تۆ پێویستت پێەکە ئەو کاتی نەبێت ئەنی دوای باران ئەنی هەش بێ سوودی نیە
ساڵ بارانێکی بە ڕەحمەت ببارێ هەم بۆ بەرهەمەکەی ئێوە چەند خاتی بکاتەوە هەم بۆ خەڵک کە ئەڵێن بارانبارین ڕەحمەتە مەبەست لەو ڕەحمەتە چی؟ بەنسبەت ئەو مەسەلانەی کە باوباپیرانی ئەمان دایناوە لە هەزار تەجروبە یەک نمونەیان داناوە ئەو نمونێش یەکەم بارانبارین بوژانەوەی زەویە زەوی ئەبوژێنێتەوە لە هەموو ڕوانگەیەکەوە دوایی نەمانی مەجموعەیە میکرۆب میان ڤایرۆسات کە لەسەر زەوی بە بۆنەی خۆت زانی وشکە ساڵی کە ئەرجێ وشک بێ ئەنوا ئۆسکار ڤایرۆسی تابێتی بەس ئەگەر تەڕ بێ ئەوانە نامێنێ اینجا کەمترە بەتەڕی کەمترە اینجا بوژانەوەی سروشتە بوژانەوەی گژوگیایە بوژانەوەی بژێوی زۆر خەڵکیش بە بارانەوە بەستاوە گەر باران نەبارێ هەندێک کەس بژێویەکەی لەدەستە مەسەرێکی تر هەیە لەسەر ئەوە کوردواتنی خۆمان ئەڵێ ئاو ئاوەدانی ئەگەر لە شوێنێکە ئاو هەبێ ئاوەدانی هەیە ئاویش دەچیەوە دروستە بێ لە بارانەوە دروستە بێ ئەگەر ساڵی وشکە ساڵی بێ بزان ساڵی ئەم ڕابردوو کە وشکە ساڵی بوو بڕۆشتا کانیایی وا هەبووە بە سەدان ساڵە وشکی نەکردووە بینیدا ئەم شێزە بۆ نمونە لە چەمی کوێیان پێوت ئەمەی لای شار باژەر ئەڵێن وشکی کردووە خۆ من نەچوم بۆ ئەو منتەقەوەەکان ئەم ساڵ بینیمان زۆربەی وشک بوو زۆر بە وشکی کردووە ئەوەی هۆکە خۆی باران ڕەحمەتە ڕەحمەتی خۆی گەورەیە بۆ سەر مرۆڤایەتی شتێک هەیە لە کاتی خۆی ئەم قسەیان زۆر بەکاردێنا دەیان و دوای باران فەرەنجیم بۆ چییە ئەم قسەیت بیستووە بەڵێ لە چی بۆ مەبەستیان لەوەیە ئەگەر تۆ کارەساتێک ها بەسەرا کارەساتەکە ڕوویە دوایی هەر شتێ بکەیت لە جێگایە هیچ سوودی نیە بۆ با بڵێن بە بارانیانەوە بەستوە ئەو شتا ئەو پەندە جارە شتێکی تایە لە ناو باناڵێن دوای باران فەرەنجیم بۆ چیە یعنی ئیتر هیچ مەسەرێکی تر نەبوو لەو ڕوانگە ئێستا مەسەر ئەو کاتە کە ئەو زەمانە ئەو شتانە دانراوە وەکو ئێستا نە تەکنۆلۆژیا بەقوت بووە نەبی دیاش بەو شێوە بۆکەوا بارانی پەڵە چییە کە دەڵێن بارانی پەڵە باریەوە بارانی پەڵە تەمان خۆی ئەو فترەیە بڵێن لە زۆر ساڵ هەیە لە نهایەتی چوارە ساڵی شێ لە بیدایەتی پێنج ئەوانەی تر باران نابارێ هەتا مانگی 11 خۆی بە کوردەواری خۆمان لە مانگی 11 پەڵەیە لە سەرەتای مانگی 11 تا ناوەڕاست ئەو ناوە پەڵەیە ئەو ئەرزانە هەموو شەقەبە کە شەقی بە درزەیە بەڵام لە پەڵا بەلانی کەمەوە خۆی بە پێی زانیاریەکان ئەبێ بەلانی کەمەوە 200 ملیم باران بارێکە کاتێ 20 سانتیم تقریبا 20 سانتیم زەوی تەڕەوە یان ئەگەر بەلانی کەمیشەوە بێ ئەبێ 150 ملیم بێ کە کاتە 15 سانتیم 15 تا 20 ئەو 15 کە بارێت تەمان تۆ ئێستا بڵێن ئەگەر 5 میلیمیش بارێت 3 میلیون 4 میلیون جاروای تا 5 میلیمتر ئارزەکە چێتە خوارەوە تەڕەشوعەیە بۆ شێڵان زیاتر چونکە هەر ئەرزێ ئەگەر بکێڕێ لە 20 سانتیم کەمتر بکێڕێ سوودی نابێ چونکە گڵە گڵیش کە خۆراکە بڵێن یەکەم خۆراک ئەڵەمژێ دومیش ئەو گەرمەی یان ئەو ڕۆگەی کە تیا ڕوێنی ئەبێ ڕەگوڕیشە داکوتێت بۆ ئەوەی کەوا دوایی کە بوو بە قەدەکە و بەرهەمی باشوێت خۆی مەبەستەکە ئەوەیە جیازێکی گشتی باران چی کاریگەریکی لەسەر هەنگوین و بەرهەمەکانیەوە زۆریش هەرۆکو بەرهەمەکانی تری کشت و کاڵ لەبەرێکە بەهار نەبوو ئەم ساڵ بەرهەمەکان بوو پورێدان و پورێدان کە زیادکردنی هەنگەکان هەر نەبوو ئەم ساڵ زۆر دەکەم بوو هەنگوێنشان کە لەبەر بەهار نەبوو سەیەکەیە زۆر جار خۆمان باسیەکەین و ڕەنگە لە هەندێک ئاەتی و شتی پیرۆزی ساباس کرابێ دەڵێن باران ڕەحمەتە ئەم ڕەحمەتی باران لە چیان ئەبینی جەناب ڕەحمەت لەبارێت کە تۆ ئەرز سەوز بوو گژوی جاو سەوز بوو گوڵ زۆر بۆ شیرێش بانگ زیادەکە ئەی بەزن ئەم ساڵ هەرچ نەوە بەهارمان هەر نەبوو بەڵە زۆر ئەکیت زۆر جار دەڵێن بژێوی زۆربەی خەڵکیش بە بارانەوە بەسراوە گەر باران بارێ بژێوی زۆر کەسی بەهۆی باران لە ڕووی کشت و کاڵیشە وایە بەسەر لە گەلمەوەی جوە و لە شوێنەکانی گەرمیان و بڵێن ڕز و باخ هەنامیانش پێویستی بە بارانە قسەیەکەیە پەندی پێشینانە ینی کاتی خۆی بەکاریانێنە دانوت فەرەنجی دوای باران فەرەنجی دوای باران چییە چی لێ تێگەێنە ئەوە کاتێککە تۆ دوای هەڵی بۆ فریا نەکەویت فەرنج بۆ چێت کە باران بارێت کۆتایی پێهات فەرەنجی بۆ چییە؟ فەرەنجی مەبەستی لە چییە؟ فەرەنجی ئەوەیە خۆی بێ داپۆشی لەبەر باران بتپارێزە لە باران ئەیکە باران تاوا بۆ تو پێست بە فەرەنجی نییە یان بوشەیەکەیە دەڵێن شەستە باران شەستە باران مەبەز لە چێ؟ شەستە باران بارانی بەلێزمەیە بەلێزمەکە بارە ئە زۆرە بێ پێڵێن شەستە باران بەڕێزانەوەی کە بینیتان ئەو جوتیارانە بوون کە لە بەرهەمی هەنگ و هەندێک بەرهەمی دیکە ئیشانە کرد وەکو باسییان کرد ئەو بارانە بە ڕەحمەتە
ئەوان زیاتر هەستی پێکەن وەک لە ئەو کەسانی ترکە لە ناوشاران لەبەرەوەی ئەوان یەکسەر کاریگەری نەبوونی باران لەسەر بەرهەمەکانیان نەبینن. بۆیە داواکارین خوای گەورە ئەم ساڵێکی تەڕ و بە باران بێ ڕەحمەتی خۆی بڕژێنە بەسەر وڵاتمانە و ئەو بەرهەمانەیشی کە جوتیارەکانمان چاوەڕێەکەن چەند خاتی بکاتەوە بە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی ترتەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.